الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بەڕێزان و خۆشەویستان خۆشحاڵ و شادومانم بە خزمەت ئێوەی بەڕێز دەکەمەوە لە چین و توێژێکی زۆر کارا، چین و توێژێک کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە قورئانی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی لە چەندین فەرموودە بەم چین و توێژە کردووە کە لە ناو زانستی کۆمەڵناسی درێنگەنج بریتیە لە عەمود فەقەری هەموو کۆمەڵگەیەک. خۆشەویستان و بەڕێزان، ئەو بابەتێکەوە مەبەست بە پێشکەشی بکەیت و باسی بکەیت ئەویش گەنج و هێزە شاراوەکانی. لێرەدا بە گشتی هەموو کەسێک، هەموو مرۆڤێک تاقەتی هەیە، پێی دەوترێت ئەتاقە الکامینە. کەلیمەی کامینە مەکنون معنای چییە؟ شاراوە. هەموو ئینسانێک هێزێکی تێدا هەیە، بەڵام ئەو هێزەی شاراوەیە. کەینی ئەو هێزە بەدەر دەکەویتن، کەینی ئەو هێزە دەکەوتە کار و وەگەڕ دەکەویتن، لەو کاتەی ئەو ئینسانە بە جێرەی فەعالیەت و بەگەڕخستنی ئەو گەنجە، یعنی دەور و ڕۆڵی ئەو ئینسانە لە ژیاندا چەمبی هێز و تواناکانی ئەوەندا بەدەر دەکەوی. لێرە بە تایبەت ئێمە باسی گەنج دەکەین. گەنج لە زمانی عەرەبی پێی دەوترێت ئەشەباب، وەنیە؟ شەباب لەسەر وەزنی کچیە؟ کەباب. کەواتە کوو کەباب تاقەی دەداتە ئینسان، گەنجیش بریتیە لە هێزێک، لە توانایەک، لە تاقەیەک. لێیە تەمەشا بکە، یعنی ئەمە کە تەرکیز لەسەر گەنج دەکەین، بەڕاستی گەنج یعنی بریتیە لە وزە و تاقە. هەر کۆمەڵگەیەک گەنجەکانی کارابن، گەنجەکانی وریابن، گەنجەکانی وشیار بن، ئەو کۆمەڵگەیەکی فەتیە، یعنی کۆمەڵگەیەکی نامینیە، مردوونیە، کۆمەڵگەیەکی کارە. لێیە لە وڵاتە پێشکەوتەکان ئەگەر تەمەشا بکەیت، وەکو یابان، وەکو کۆریا، وەکو ئەو وڵاتانی ترکە، وڵا یعنی دەست پێشخەریەکی زۆریان هەیە لە ڕووی تەکنەلۆجیا، لە ڕووی پێشکەوتن، ڕۆڵی گەنجیان زۆر کارا کردیە. گەنجی پەروەردە دەکەن لەو کاتێک کە لە ناوزەجی دایکە، لەو کاتێک لە ناوزەجی داچێتی، حتا ئەو کاتێک کەوا پێ دەگات و دەگاتە تەمەنێکی زۆر دەگاتە ئەو تەمەنێکەوە پێویستە دەوری ببینی، ڕۆڵی ببینی ئەو گەنجە لە ژیاندا. جا لێرەدا بابەتێکمان هەیە، هێزە شاراوەکان لەکوێیە؟ وایە هێزە شاراوەکان، یعنی ئێمە ئەگەر بمانەوێ پێنیەوە، ئەگەر ئێمە بمانێ بزانین هەر یەکێک لە ئێمە هێزی خۆی ببینتەوە، لەکوێ دەبینینەوە؟ وەنیا چۆن ئێمە بتوانین هەر یەکێک لە ئێمە لەو برین شانۆگەری یان لەو شانۆی ژیاندا ڕۆڵی خۆمان ببینین. لێرە دەبزانە الحکم فی الحکمە معنای چییە؟ ئێمە بە حیکمەتێک کەوا ڕووداوەک هەیە لە تاریخ و لە مێژوو باس کرایە، لەو ڕوودا و تاریخ و مێژووە دەتوانین ئێمە بەڕاستی پند و عیبرەتێکی لێ وەربگرین. بزانە پندەکە چییە؟ یەک لەو شتانە دەجێڕنەوە، دەڵێن ڕەنگە جەنابیشتان بیستفتان دەرێن پیاوێک هەموو ڕۆژێ توێرەی زۆر گەورە مانگایەک بەسەر بانی دەخست. کوتانیتی کو کابرایە دەتانیتی ئەو توێرە گەورەی لەسەر ملی خۆی دابنێ، یعنی توێرەی وهابی، یعنی برین کە دەتوانێت ئینسان دابی بیباتە سەربانی. کۆتانیتی ئەو توێرە کاتێک کە لە دایک دەبیتن، یعنی فەرخەکەی گۆلکۆکە گچکۆکە لە دایک دەبیتن، دایکەکەی دەمری، بەچی بەخێوی دەکەن؟ بە مەمە و شیر. زۆر دڕیان پێی دەبیتن. بە خۆتانزان لە گوند و لە دێهات زۆر دەرکابرە مەزدەر ئەیشی، یعنی سەرچاوەی بژێوی ژیانی تێرەکە، دەیدۆشیت و هەروەها فەرخەی دەبیت و ساڵێ ئیستیفادەی لێەکە. لۆیە زۆر دڕیان پێوە بووە کابرا حتا هاوینەکەی لەسەر ملی خۆی دانایە لە باوشەی کردی بریتیە سەربانی، هەتا گەورە بووە لەگەریان بووە. لۆیە بزانە ئەو تاقەی لە تاقەکەی ئەو ئینسانەی لەگەری گەورە بووە، وایە تاقەکەی لەگەری گەورە بووە، هەتا لە کابرا بەتەمەندا چووە، یعنی بێتاقەت، بەڵام تاقەکەی کە ڕۆژانە ممارەسەی کردی کەواتە هەموو تاقەیەکی ئینسان، هەموو وزە و توانایەکی ئینسان لە چێ دەردەمیدرێتەوە؟ لەگەر بەردەوام بوون. هەر ئیشێک لەگەری بەردەوام بووی دەگەی نەتیجەشی.
نمونەکتان لۆ بینەوە. ئێستا یەک لەو شتانەی ئەگەر تو بتەوێت بەهرەی خۆت لە بوارێک ببینیەوە، هەر بوارێک بی، بواری ڕاگەیاندنە، بواری نووسینە، بواری مەسەلەن ڕۆمان نووسیە، بواری ئەدەبیاتە، هەر بوارێک ببیدەوە دەبی ئەتوو لەگەری گەورەبی. بەسەرم بچۆن بتانە ڕۆژانە شتێکی لە دەربارەی بخینەوە، یان ئەوەی کە خینتەوە بتانی دوای ئەوەی کە بارگراون دەچی باشت پەیدا کرد لەو بوارە، ئەو دە بتانی تەفعیلی کەی لە ژیانی ڕۆژانە دەتانی ئەتوو بەڕاستی لەگەر ئەو بابەتە ببێتە بابەتێکی وەها کە بتانی ئینسان لەگەری بژیتن. بە چ شتێک یعنی وزە و توانای ئینسان لە چێن دەور دەبینیتن؟ لە چێن دەرەیە؟ عقلی ئینسان بەجێرەیە گەورەی عقلی ئینسان، توانای ئینسان و وزەی ئینسان بەدەر دەکەویتن. یعنی ئینسان بزانە خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی چمان لۆ دەکە زۆر عقل وایە زۆر تەرکیز لەسەر عقل دەکات. کەلیمەی عقل بە چەندین معناش خوای گەورە باسی کردیە. إن في ذلك لأولي نهى. كلمة نهى معناها چییە؟ عقل. لأولي الألباب لب يعني كاكلا ناواخن ناوەڕۆکی ناو مێشک و ئەوەی ناوەڕۆکی برین ئەوەی کە ئەو زەو تاقی کە لە ناو مێشکی ئینساندایە. خوای گەورە خیتاب لەگەر ئینسانەکان دەکە هەمووی لە چێن دەرێ؟ لەگەر عقل. حتا لە ڕۆژی قیامەتێ کافرەکان کە لە ناو جەهەنەمێ چ دەرێ؟ کاتێک لاوازی خۆیان دەبیننەوە، کاتێک دەبیننەوە ئەوان ئەو هەموو ژیانی دنیایان دۆڕاندیە خەسارەتێکی ئەبەدی هەتا هەتایی ئیعترابت دەکەن. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. كواتا عقل بەڕاستی هێز و توانایەکی زۆر چاک بە ئینسان دەبەخشی کەینێ ئەگەر ئینسان بەڕاستی بتانی ئەو عقلی بەکاربینتن. عقل دەور دەبینی لەو چێن دەرێ؟ ناو دڵی ئینسان. دڵی ئینسان بە چ بەهێز دەبی؟ بە عقل. لۆ مەترسیەکی زۆر لۆ دێ. عقل یەکە و سەر خەیاڵات لۆ دەینی. زۆر جاروێ دەرێ هەرێ خۆت ڕزگارکە وەیە، یان یەکە و سەر تەمەشای مووقیفەکە دەکە دێن ڕوو بەڕووی بەوە، یان زۆر جاری وا هەیە دەرێ کورە دانی شەو وەنیە دەستەوەستان بە تەسلیم بە وەنیا. ئەو عقلا بزانە ڕۆڵی خۆی دەبینیتن کە کوو بتانی ئینسان لەو مووقیفە خۆی ڕزگارکە. بزانە یەک ئایەت خوای گەورە چۆن بە ئاسمان لۆ دەکاتن کە مووقیفی ئەصحاب الکەهف بەرامبەر بەچێ؟ بەرامبەر بەو کابرە زاڵم و خوانە ناسەی کە خۆی بەخوا دادەنا. وەڕەبەطنا عەلە قولوبهم. باشە لۆ دڵ لێرە چێن دەر تەئسیری وای کرد کە ئەوان دڵیان جێگیر و قایم بیتن؟ چ شتێک وای کرد؟ طبعا عقل و بیرکردنەوەیان ئەوان چەندین ساڵ خۆیان حەشاردا بووەیە، بەڵام لەو مووقیفەدا گەیشتنە ئەو قەناعەتێک کە ئێستا ڕۆژی ئەوەیە خۆیان بەدەربێخن وەیە. بۆیە وەڕەبەطنا عەلا قولوبهم بەدڵەکی زۆر پتە و وەستاو کەوا دڵەکەیان ڕەبت ببوو بەچی کە دەفەرمێ وەڕەبەطنا لە تەفسیرەکان دەرێ ئەوانە ئیمانێکی وایان دروست کرد کە ڕەبتیان بوو لەگەر خالیق و خودای گەورە سوبحانەه وتەعالا. لۆیە لەو کاتەدا زانیان گەیشتە ئەو ئاستەی کە ئەوان خۆیان یەکلاکەنەوە. لۆیە ئیذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذن شططا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند ساڵ لە مەککەی ماوە؟ 13. لەو 13 ساڵە ئیشی پێغەمبەر چ بوو زۆربەی؟ دامەزراندنی عەقیدە وەبوو. لەو کاتەدا کە تەواو کۆمەڵەکی تەواو خۆ یەکلاکەرەوە دروست بوو، ئیمان پتە و دڵقایم، ئینجا پێغەمبەر بڕیاری چیدا؟ کۆچکردن. لە کۆچکردی پێغەمبەری خوا چی لێکەوتەوە؟ دروستکردنی مەدینەیەکی مەدەنی وایە. کەواتە بەڕاستی عەقل دەوری گەلێک زۆرە کە بتانی ئینسان لە ناو بیرکردنەوەی عەقل ئیمان بەهێز دەبی، بە قووەت دەبی، ئینسان بەهێز و توانە و وزە و کارایەکی زۆر چاچی لێ پەیدا دەبی. لۆیە بزانە تەمەشا بکە عەقل بریتێ لە چی؟ قووەت النەفس. نەفسی ئینسان قایم دەبی، خۆڕاگر دەبی، لە کاتە ناخۆشەکان بەرگەی ناخۆشیەکان دەگری. تەئلیف القەضایا والئەقیسە. ئەو ئینسانە دەتانی کە عەقلی بە قووەت بوو بەهێز بوو چ دەکا؟ دەتانی قەضیەکان یەکلا بکاتەوە و هەروە دەتانی قیاسات دابنێ.
حتەنها کەسێکی جامد نابی فرانە ئیمام وای گوت هەر لەسەر ئەو ئیمامە بڕۆ نا ئێستا دێتن ڕۆلی فقهی ڕۆژانەی نوێ دەکاتەوە. ئێستا بزانە تەماشا بکە ئیمامی ئەبوو حەنیفە لەقەبەکی هەیە چی پێدەوترێ؟ ئیمام الأعظم. لۆ لەقەبەیان دایرزان لەبەروی فقهی ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەسەر بێ مەشهور بوو بە فقهی ئەولەویات بە فقهی یعنی داهێنانی هەندێک شت لە پێشتر ئیمامەکە نەیان کرد بوو. لەبەرچی ئیمامی ئەبوو حەنیفە وابوو خاوەنی عەقڵێکی زۆر بەهێز و بەقووەت بوو. ئیمامی ئەبوو حەنیفە یەک لەو ئیشانەی دەکرد بوو بازرگان بوو، تاجر بوو، تاجری قوماش بووە، تاجری زەید بووە، تاجری زۆر شت بووە. ئەو بیرکردنەوەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لەسەر بێ وای کرد عەقڵەکەی ببێتە ئیمامەک لەناو هەر چار مەزهەبەکان و لەناو هەموویان زیاتر کەوە ئیمامەک بیکەوە پەنجەی لود حتى ئێستاشی لەگەر بابی لە ئەحوالی شەخسی زۆربەی زۆری وڵاتەکان حتى وڵاتی ئەوروپیش دەگەڕێنەوە یەک لەسەر چاوەکان یەکێک لەسەر چاوەکان فقهی ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەحمەتی خوای لەسەر بێ. بزانە قووەی عەقڵی ئەو کابرای کوو بووە. طبعا ئیمامی ئەبوو حەنیفە چەند ساڵ پێشتر ژیا لە ساڵی 150 بەپاشەوە نییە چ دەفەرموێ دەڵێ ئەگەر کابرایەک لە ڕۆژ هەڵات بوو یان لە ڕۆژ ئاوا بوو بە پێچەوانەوە خێزانەکەی لە شوێنە چکە بوو منداڵەکیان بوو پیاوەکە لێی دوورە یان نە لەوژنەی دەڵێ ئەو منداڵە دەکرێ لە سەردەمەک وابی دەکرێ ئەو منداڵە بدرێتە پاڵ نەسەبی بابی خۆی. طبعا ئێستا زانای یەک لەو شتانێکەوە دەکەن یعنی ئیستیفادە لەو برین ڕەئیە ئیمامی ئەبوو حەنیفە دەکەن زۆر جار منداڵ تۆی بابی هەر دەگرن دەنێرن لە بۆ شوێنێک تەلقیح دەکەن لەگەداچی منداڵی لێ پەیدا دەبێتن. بزانە تەماشا بکە یعنی ئەو عەقڵە بە قووەتەی کە لە ئەو سەردەم باسی کردیا لۆیە بەڕاستی یەکێشتر لەو شتانێک کە عەقڵ بریتە لە قووەة التەمییز بین الحسن والقبح یان بین الحسن والقبیح. يعني یەکێکتر لەو شتانە عەقڵ بەڕاستی یەک هێزێکە ئینسان دەتوانیشتە چاک و خراپەکانی پێ یەکلا جیا بکاتەوە. ئەوەش مەذهبی معتەزیلە مەشهورن بۆی کە هەر دەرێن عەقڵ کافیە هیچ شتێکەی ناوێ بەڵام عەقڵ لەگە شەرع پێکەوە دەتوانی زیاتر هاوکاری یەکتر بن. ابن خلدون طبعا زانایەکی مێژووناسەوە نییە دەفەرموێ عەقڵ بریتیە لە سێشتی زۆر سەرەکی یەک لەوان العەقل التەمییزی هەندێک کەس هەیە خاوەن عەقڵەکە التەمییزی معنای تەمییزی دەتوانی شتەکان جیا بکاتەوە. مەسەڵەن لۆ نمونە کەسێک کتابەشی دەخوێنێتەوە وایە لەو کتابەی دەتوانی ڕەخنە لە خاوەن کتابەکە بگری هەر خینەوەی سەرجارەی نییە وەکو جەریدەیەک بیخێنێتەوە مەعلوماتەکە و بڕوە نا ئەدی چ دەکات قەڵەمەشی لەدەست دەگری لە ئەوەلی ناوەڕۆژی کتابەکە دەتوانی ڕەخنەی خۆی دەنووسی ئەدە شەر نییە کابرا لۆ خۆی ئیستیفادەی لێ دەکاتن جاری وا دەبی ئەگەر ئەو کەسە زۆر کەسێکی کارابی دەتوانی ئیتیصال بە پەیوەندی بە خاوەنی کتابەکە بکە بێ ئەو چەند تێبینیم هەیە ئەگەر بە گەورەی خود لێم قبولکەی وایە وەکو دیاریەک بیداتەوە. ئەوە کەسێکە عەقڵەکی هەیە التەمییزی ئەو جارە عەقڵێکمانێ النەظەری نەظەری چیە هەر عەقڵەکە شتەکەی دەخینتەوە وەردەگری بەبێ ئەوەی جیاکاری لە شتە باش و خراپەکان بکە. العەقل التەجریبی چێیە چێ دەزانی یەکەم گوتمان ئەوە جیاکاری دەکە لە شتە باش و خراپەکان دووەم گوتمان بەس دەیخینتەوە بەسەری دادەڕوە ئەدی سێم تەجریبی چییە چ دەکاتن دوای ئەوەی کتابەکەی خیندەوە چ دەکات تەجریبی ڕەنگە خۆی بزەڕبێنیتن برێ بە ئەمی شتێکی بنووسم ئەوە کتابێکی نووسێ 300 لاپەڕ بزانم پێم دەکرێت 10 لاپەڕی بنووسم یان دەتانم ئەو کتابەی کورت کەمەوە یان دەتانم لە فەیسبووکی بەشێکی ئەو کتابەی بەسەلات وەنیا کە شتێکی زۆر سەرنج ڕاکێشە بڵاوی کەمەوە ئەوە تەجریبی یعنی خۆی تەجروبە دەکات بزانم ئەمن لە چێندری ئەو یعنی دەورەی ڕۆڵەی نووسەرێک خۆم ببینمەوە. ئەو لە هەموو بارەکانی ژیان بەو شێوەیە ئینسان دەتوانیتن سود لە عەقڵی خۆی بکە. بابەتێکمان هەیە
طبعا لە تەنمی بەشەری زۆر ینی بە تەرکیز و بەوردی باسی دەکاتن کە پێی دەوترێت العقل الباطن چی پێ دەوترێت شاراوە معنەتی عقلی شاراوە یەک نمونەتان لۆ دەیمەوە حتاکو لۆتان ڕۆم بیتەوە مامۆستایەک هەیە حافظ قورئانە ڕەنگە هەمووتان بیناسن بەس ڕەنگە خۆش نەبی ناوی بینم ئیمام و خەتیبە ماشەڵە گەندێکی زۆر کارا ڕێک و پێکە الحەمدولله عنی لۆ خزمەتی دینی خوا نەحسەبه كذلك ئەو گەنجە دەڵێ تەمەنم 5 ساڵان بوو یعنی دەرێت چوومە مەکتەبێ یان ئەو لەو تەمەنە گچکەی تازیەکمان هەبوو تازیەکە تەوان ئەو ڕۆژی تازیە 3 ڕۆژە بوو ئەو وەختی بەڵام تازیەکە لە مارێ ڕۆژی چارەم و پێنجەم دانیشت بووین سەیرم کرد تەمەشام کرد لەو تازیەیە لە ماڵی دانیشت بووی هەر میوانێک دەهات خەڵک ئاسایی بە خێراتی دەکرد و احتیادی بوو هەبوو ئەختیار بوو هەبوو 6 ساڵ بوو هەبوو مامۆستا بوو هەبوو مەهەندس بوو بەس دەرێ لەو مەجلیسەی ئەمن لە حەوشەی دانیشت بووم دێتم مامۆستایەکی ئاینی هات مەلایەک هات هەل لە ئەوانەی پێش دەکەی هەموو هەستانەوە لە حەوشەی هەمووی هەستاوە لە ژۆرێ ئەختیارەکان هەمووی هاتن بە ئیستقبالی مامۆستای لە بنەبانیان دانا یەکەوسە دەرێ ئەو شتە فکرێک لۆ من دروست بوو باشە ئەو ڕێزەی لەو مامۆستایی گیرە لە کەس نەگیرە زۆر تەئسیری لێ کردم دەڵێ وعدمدا لەو وەختی زۆرم حەز دەکرد ئەمن ئەو ڕێچکەی بگرم یعنی ببمە مامۆستایەکی ئاینی تەوان ئەو مەبەستی وەختی چ بووە هەلوەی کەوە ڕێزەکەوە نیە بەڵام ئینسانیەتی باش داروێ خوای گرشتیکەشت بە قسمەت دەکا دەڵێ هەوڵمدا طبعا ئەوە لە ناو مێشک و خەیاڵمدا ماوە دەڵێ مەرحەلە و قۆناغی سەرەتاییم تەواو کرد 6 ساڵ ڕۆیی قۆناغی متەوەستە سەفیەکی متەوەستە و 2 متەوەستە و 3 متەوەستەم تەواو کرد ئێستا 7 و 8 و 9 وەنیە لەو وەختی دەرێ چەند برادرێک گوتیان وەڵا قوتابخانە کرایتەوە بە ناوی خوێندنی ئیسلامی پەیمانگەی خوێنی ئیسلامی تەوان سەر وەزارەتی تەربیە ئەمنیشە تەخەڕوجی وێن دەرم ئەو مامۆستا دەرێ باسییان کرد گوتم وەڵا فورسەتە هەستام داوام لە داک و بابم کرد ڕاز ناوی خۆم لەوێ قەید کرد 3 سارم لەوێ خوێند لە کولیە شەریعە ناوم هاتەوە بزانە ناوم هاتەوە تەوان کولیە شەریعەی تەواو کرد لە بنکەچی تەحفیزی قورئانیش بەردەوام بوو لەوێن دەرێ بوو حافظ قورئانیش یەکێکە ئێستا لە داعیە هەرا ینی کاراکان الحەمدولله کە گەنجێکی برین ئەوها لە تەمەنی خۆمانە بزانە تەمەشا بکە لێرەدا تشتێک وای کرد ئەو کابرای بگاتە ئەو پێگەیە ببتە حافظی قورئان ببێتە داعیەک کە بە پەنجەی دەست ئاماژەی لۆ بکرێت تشتێک بوو هێزە شاراوەکەی کە لە ناو عەقلی خستنی کردیان نا کە دەبی ببێتە کەسێکی ئەوها وەیە داینە کەواتە لێر دەبزانە ئەمە تشتێکمان هەیە عقلی باطن بریتێ لە چێ تؤثر على مكونات المخزونة في مشاعرك بریتە لەو شتانەی کە لە ناو مێشکت خزن دەبی بەڵام لۆ جێبەجێکردنی ئەوەی ئەو ئاواتی تو بێتە دی چمان پێویستە الفكرة الفرص التخطيط وایە ئەمە فکرەکە کەتە ناو مێشک یان نا ناو مێشکە خزنی کردیە بەڵام دەبی لە دوو چ بگەڕێت و فرسەتەکە هاتە پێش ئەگەر ئەو برایە لەو کاتە بەسەریدا پازدابایە دەگەیشتە ئەو پلەپای دەگەیشتە ئومێدەی خۆی نەدەگەیشتێ ئەو دە تەخطیط لەگەر ئەوەی کە لە خوێنی خوێندێتی چوویتە مەرکەز تەحفیزش بۆیت ببتە کەوا حافظ قورئانە کەواتە بزانە لە ژیاندا لۆ هەر ئومێد و ئاواتە کە ناو خەیاڵتە یەکەمین شت ئەوەی پێویستە عەقلی باتن زۆر مهمە یعنی عەقلی باتن لە چییە طبعا لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم پشتڕاستی ئەو عەقلی باتن دەکاتەوە پێغەمبەری خوا دەفەرموێ إن لكل إنسان لمة هەموو ئینسانێک وەسوەسە و خەتەڕەیەک بەناو مێشکی دادێ فمن كان لمته إلى الخير فهو من الملك هەر کەسێک ئەو خەیاڵاتی بەناو مێشکی دادێ ئەگەر چاک بوو گوتی ئیشی باش بکە ئەوها بکە بەرەو باشەی هاندا ئەوە لە چیەوەیە لە مەلائیکەتە خوا مەلائیکەتەکانی کە لەگرتە هانت دەدەن لە خوای گەورەیەوەیە سبحانه وتعالى ومن كان لمته إلى شر فهو من الشيطان وایە کەواتە ئەو لەمێ بریتە لە عەقلی باطن وایە ئینسانی بەس فکر لە شتی باش دەکاتەوە لەو مێشتی خۆی خەزنی دەکا لە دوو فڕۆس دەگەڕێ نونەچ کەشتان لۆ دەینەوە هەر لەو بارەی شێخ محەممەد ڕاتب نابلوسی هەموو دەیناسنونیە خاوەنی تەفسیرە
موسوعەی ئەسماء الله الحوسنای هەیە دەجێڕتەوە دەرێ گەنجێک بانکهێشتی کردم گوتی یا شێخ مزگەفتەکەم دروست کردێ لە دیمەشق یەکێک لە مزگەفتە هەرە گەورەکانی دیمەشق و یەکێکە لەو مزگەفتە ناوازانێ کو ئێستا مزگەفتی جەلیل خەیات و سەواب ئانە یەکێکن لە مزگەفتە بەناوبانکان مزگەفتێکی ئەو هەناوازەی دروست کرد و لە چێن دەرێ لە دیمەشق دەرێ ئەمنیش چۆم ئیفتیتاحی مزگەفت بەڕاستی مزگەفتێکی یعنی سەرنجڕاکێش و مزگەفتێکی جوان بوو گوتی یا شێخ حەز دەکەی قسەی چیرۆکی ئەو مزگەفتە لۆ بجێڕمەوە گوتم ئەرێ وەڵڵا دە پێم بدە بزانم چییە گوتی ئەمن گەنجێک بووم لە تەمەنی گەنجایەتی خۆم طبعا کولیم تەواو کرد کە کولیم تەواو کرد تەخەڕوزم کرد وەکو گەنجی ئێستای مەسەل زۆربەی زۆری وڵاتانی برین ڕۆژهەڵات بەبێ ئیشکار طبعا تەعینات و شت نەبوو مام و بەبێ ئیش لەم ئارەدیان گوژنی بینە و تاو کورە وەختە و کورە بەژنی چ بینم ئەم خۆم پێ بەخێو ناکرێ والحاصل دەرێ هەستان هەل لە دوو ئیش دەگەڕا چەند برادرێکم دیتەوە گوتیان دەرێن لە خەلیج ئیش هەیە ئەمیش دەرێ هەستان لەگەر ئەو برادن ڕێککەتم بچم بەڵام بچم پارەمان نییە مانیشمان ئەو بای ئەوەندەی نەبوو هاوکاری بکەن ڕۆژێک چوومە و مارێ خوشکەکەم لە مارێ بوو بە سەردان هاتبووە تەوان خوشکە مێردی کردبوو باسم کرد لە مارێ گوتی ئەمن زێڕی خۆم چەندت پێویستە دەدەمێ بڕۆ لە خۆت ئیشەکەی خۆتی پێ بکە دوایە ئەگە پێت کرا بمدەوە ئەگە نەگەردنت ئازابی ئەو خوشکە مەردە ئەو ئیشەی کرد دەو ئەندەرێ زێڕەکانم فرۆشت و پاسەپۆرتم دەرینە سواری تەیارەی بووین لۆ چێن دەرێ لۆ دووبەی کاتێک بەڕێکەتین لە بۆ دووبەی لە ناو تیارەی بووین تیارە دەفڕی نازانم جێگام چێن دەردەبی ئیشم بەدەست دەکەوی سەرکەوتوو دەبم سەرکەوتوو نابم لەو کاتەدا خەیاڵاتم ڕۆیشت بوو فکرم دەکردەوە بوومە تاجیرێکی زۆر گەورەی دیمەشق یەک کۆمەڵ حیمایە و خەدەم و سەعری ئاخی ڕاقی وا ڕاوەستەیە لە مەتاری ئەمن دەگەڕێمەوە ئیستیقبالم دەکرێ لەو خەیاڵ دەگوت نیەتم دانابوو مزگەفتێکی دروستکەم مزگەفتێکی زۆر شاز دروستکەم کاتێک بەهۆش خۆم هاتم برادرێک قورچەکی لێدام ئەوەی لە تەریشتم بوو وتیوە لە چێن دەری فکر لۆ چێ ڕۆیشتیە ئەمن لە چێن دەرێمە هاتمەوە خۆش خۆ ئەو دەزانیم طبعا دەرێ سەفەرەکەم کرد چوومە وێندەرێ لە وێندەرێ بە عەمباری ئیشمان دەکرد بە ملی خۆمان فەردەوشتمان دەبرد دوایە وردە پارەمان پەیدا کرد عارەبانە کڕی لەکن دوکانێکی ڕادەوەستام یەک لەو نەفەرانی لە وێندەرێ ببرەی ساحب دوکانەکە ئەمنی دەدیت ئیشەکەم زۆر مەزبووتە زۆر بەدڵسۆزی ئیشەکان دەکەم چەند جار تاقی دەکردمەوە دەستپاک بوو گوتی لۆ نای لێرە بیا شاگردی من کوڕە گوتم وەڵام مەمنونم لە کوڕ عەمباری بمەوە لەوێ بوومە شاگرد ئیشەکەم دەکرد هەموو جارێ خاوەنی ئەو دوکانە دەیگۆ وەڵڵاهی کوڕی خۆم ئەها ئیشم لۆ ناکات گوتی وەرە کوڕ مادەم ئەتۆ ئەوەندە دڵسۆز و ئیشکەری وەرە نسبەکرد لۆ دانێم لە دوکانی کردیە سەتادا نسبەی سەتادەی دوکانی داوی بەینێکی پێچوو کردیە 125 ئەو جارە کردیە نیوە بە نیوە وەی لێ هات دەرێ خوای گەورە دەرگای ڕزقی لێ کردمەوە هەر دوکانەکەم لە خۆمدانە لەوێن دەرێ ئیشم کرد ئێستا یەکێکە لە تاجیر و بازرگانە هەرە گەورەکان ئەو مزگەفتەش ئین ئەو فکرەی ناو تیارەی بوو کە تازە ئینتلاقی دەکرد و تیارە هەر دەستا بڕوایاشە گوتی ئەو مزگەفتە بەرهەمی ئەوەیە عقلی باتن سن مهمە دائما ئینسان فکر بکاتەوە بە فکری باش وایە لۆ یەکەواتە بەڕاستی عقلی باتن زۆر مهمە ئەو دە یەکەشتر لە دەربارەی عقلی باتن تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم غەزوەی خەندەق هەمووتان معلوماتێکتان لێ هەیە ونیا ناخۆشترین خەندەق یعنی غەزا بووە غەزوەی ئەحزاب کە عەرەبەکانی دەوروبەری مەدینەی منافقەکانی ناو مەدینەی دوژمنەکانی دەرەی مەدینەی هەر هەموو گەمارۆی مسلمانانیاندایە هەر هەمویان تەوان لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژن و منداڵەکانی هەمووی لە ماڵک کۆ کردیتەوە لەوەی کەوا دوژمن زەفەریان پێ نەبە بەس عەرز و ناموس و منداڵەکان پارێزراو بن حتا دەڵێن حەسانی کوڕی ثابت لەگەر ئافرەتەکان پارێزگاری وانی دەکرد دەڵێ بە ئاسانی نەمان دەتوانی بچینە سەر ئاو بزانە یعنی بەو شێوەیە بوو لەو کاتێکە خەندەق لێدرا یەک لەو بەردانەی کەوا دەکەوتە پێشیان پێیان هەر ناقەنێ بانگی چێ دەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر کە تەورەکەی لێدەدا
ئاگر هەردەستی چ دەرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چی فەرموو؟ فەرمووی الله ئەکبەر ئێستا مولکی کسرا دەکەوتە دەستی مسلمانان. تەوری دووەمی لێداوە، تەواو بەردەکە پارتەیەکی لێ بووە، تەوری دووەمی لێداوە پارتەیەکە لە بەردەکەی بووە. ئەو جارە فەرمووی الله ئەکبەر مورچی هێڕەقل دەکەوتە من دەستی مسلمانان. زانی منافقان چیان دەگۆ؟ تەماشای موحەممەدی کە ئەمەوە ناتوانین بە ئیسراعەت بچنە سەر ئاوی ئەویش وعدی چبان پێ دەدات. عینەن لە سەردەمی کۆت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کابرای بەدووی کەت سوراقە چی پێی فەرموو؟ فەرمووی بگەڕێەوە ئەمانت دەدەمێ و بازنەکەی کیسرا لە دەستی تو دەکرێت هاتە دییاننا. ئەوە ئومێد بەخشیە، ئەوە ئومێد بەخشیە بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چ عەقڵت بیری کردتەوە وایە کە ڕۆیشتێ لۆ مەدینە لۆی نەچووە لە سەجادە بکەوی و فکر بک نا چوو لەوێ دەرە مەدینەی دروست کرد وایە کەواتە لۆیە بەڕاستی بیرکردنەوەی ئینسان زۆر دەوری هەیە کە عقلەکی هەبیتن دائما عقلت بەرە و شتی چاک لێک بدەیەوە دەوری زۆرە. خاڵێک هەیە العادات السبع للنجاح حەفت خاڵمان هەیە هۆی سەرکەوتنی ئینسانەکان الشعور بالمسؤولية والمبادرة حەزکردن بە بەرپرسیارەتی و خۆتیش پێشنگ بە لەو ئیشێکە دەیکەی. ركز على الغايات والأهداف دائما دووربین بە تەماشای نەتیجەکەی بکە. سێم نظم وقتك اربح وربح اربح وربح اربح يعني قازانس بكونيا ادي ربح داي ها خلشي وبك قازانس نكهلو خود يعني بب السبب شي خير لو خلشيش مارس مهارات التفاهم يعني ليك تيجيشت لك خلشي روت خوش بي قصة خوش بي لك قلق نيزيك بوا كن بريق منسجم دائما جنزاو بجنزي لك خلشي جدد طاقاتك حاول دائما شو بردوام طاقتك كان يخوت نوي بكيوا. العادة الأولى كدري الشعور بالمسؤولية والمبادرة يعني تي مقصدنا بيتيا أهم بكرتي ابدأ بنفسك كاكا يا كم زال خود دس بيبكا خود بيب جيدا زور بهم لخود بيشنگ بيزاني يسا زور كسي بابا لما عريونيا لو سركوتونيا بابك بكركي قوتو صغاري لدزبو ليش يشا دي قوت كركشي كرا اوتي واشتبيس لدوت طبعا قلت دي اوتي بدويتو ايونيا بزانه تمشابكا او بابا لو كانت صغاري علق لو كانت قصه كاين بكا وين بري كرم تيكتيما امن بغلط داتويما حاول ددم تركب لوي زور مهم انسان لخوي دسبك دين كاميرا كاستا بالريالي دا قلت دبي همود زيهان بقورو همود زيهان زور حاولوا ما عندبوني كرت زور حولي دا هيتي بينا كدا حتى آخري قلت دي لقيناك ما دام همود زيهان بينا قربا ولاتك يخون بقورو هر بينا كدا إيه قلت قيناك ما أوزارا مثلا محافظة كي خون باريزقا كي خون أو زهارة سر قرككا لوي بزانة مشاكا العالم القارة البلد المدينة المحلة الزقاق البيت فنفسك نفسك كواتا هموي أقبته ويتو بيقوري دبي يكم زال شيء دس بيبكي لخودي خوات زان أخوائي يقولك وحي لو بيغنبري نار صلى الله عليه وسلم يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فهجر ولا تمنن تستكثر أو خطابنا هم يلو يتسنكسيا يكتاك كسك بيغنبر صلى الله عليه وسلم أقل دتوي ببيا بيغنبريك همو دنيا بقوري دبي أو خالنا زي بزيك لسا نفسي خوت ويا يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا حتى آخر آياتك كسك بيوي همو دنيا بقوري يا كم زاد بي لنفسي خوي دس بيبكا عقبتي عائلك من دالك خيزانك زورقا سيدري والله إنما يجنتي بينم حافظ قرآن بي بخوش بتزو عمي لبنيا إيوينا برادرك استابو جنتي حافظ قرآني هناو تقريبا هالشج ما قال لك راس تراقي دا قلت له ترى قلت 4 آيات قصيره قبل ذكرت زارك كتك دنقم برنكت قلت إن أنكر الأصوات لصوت الحمير
وتم أخوي وكل قناية ولا إصدار بابسي لخوي مير بحافظ قرآن شبكة بقرآن رديداته. العادة الثانية ركز على الغايات والأهداف. ابدأ والنهاية مشرقة أمامك. لوي باس ما كنت كبيغمبري خوا صلى الله عليه وسلم لكوت لأحزاب ديتت سر يعني دوار روش شروني بالصحابة كان نشان دا دائما إنسان يعني دوار روجد للرومبي ومستقبل لا رونو آشكرابي خالص منظم وقتك كوأت وقت خود دياري دكي حتى استفادة لكاتكاني خود بكي. الأهم قبل المهم دس بيبكى لشتا جرينجا كان يعني أوي كزور جرينجا بيش جرينجا كان يعني أشتاني كجرينجو آسايا بزانا صورة عبس لو خواي يقول استاذن اشتي بيغمبري كنت كبيغمبري خو بفكر خيالي خوي هداية دانو إيمان خصنا ناوضني قولة كافرة كاني بيمهم تربو ويا اشتكش حقبو بلان خواي يقول بيغمبري راس كردو ونيا الأحسن قبل الحسن اشتباش كان بيش اشتباش أواني جوان ترينن بيش جوانا كان الأقرب قبل القريب يكمين زاد أواني زول لي نيزيكن بيش نيزيكان يعني أواني زور نيزيكن لبيش نيزيكان مثلا لو نمونا زور كسي زور باشا بلان لقى بابي زور خرافة لقى داتشي زور خرافة مالو من دالك يخو إهمال كرديان نابي دبي يكم زال لنيزيكترين كس دس بيبكي. العادة الرابعة كدري اربح وربح القيادية وحب الخير للعامة. أو هذا بأوصفة تبي أتو أجدتوي قدتي كارابي دبي روح قيادة تدابي لكوليجتي لبيمانجتي لا هرشوينتي دبي أتو هول بدي روح قيادي تبيكو مثلا لونمونا لا بوارتي زور سركوتوي هول دهن مؤخر كوا هكاكا كره أو زي زور مهمة ورا لوتان شرح كم ويا دائما كاتو خوش حزد بويكد خلق استفادة اللي بكا دبي خوشويسي ناودلي خلقان ويا برواتي أوي كوا بهيزنا عقل ناقرنا ولا قتو لا دين ولا عقيدة ولا مذهب ولا فكر ولا حزب ولا هيشتك خوشتي دبي لو سك سودت بيجي عندي ويا أنا أجا بينز درجة بسبيتو بيني قد لبيتناك دري براسي بياوتي بخشن ديا لو يا قرنك تريش لصفة إنسانه بالكرم والسخاء. العادة الخامسة مارس مهارات التفاهم هول بدا شوازكاني ليك تيجيشتن همي بكار بيدا نمونا طبعا خواي يقول سبحانه وتعالى كباسي نملكي دكا كميرستانا كان أقدار دكا تسدرين يا أيها النمل ادخلوا مساكنكم لو لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. طبعا زاناني أهل بلاغة درين لو آية بزانا نادت معناتها نادت بانجي كرت يا أهم زانا أو أسلوب بلاغية ونيا عمت بقشتي باسي كرت تيجو يا أيها النمل هرهم ميرستانا كان دبي أتوش جزير بي دبي جيان دند را جيان دند لبو خير بيرد لبو تيجرا يخلشي بي نابي إنسان أنانيتي لنا ضدها بيتا أو زار أمرت أمريكا ادخلوا مساكنكم نهت لا يحطمنكم سليمان وجنوده خصت تايبتك سليمان أو وهم لا يشعرون واعتذرت عذر شهيناوة وهم لا يشعرون أو أسلوب بلاغية قصيت شيء ميرستانشي بلام نمل صورتك بناو كراية نمل برو تمشابكا هيزا شارع وكاني اشتعد زايبكالي سر الصور دميني لو يعني اشتعد زايباني كجيان بس بدني خويا. العادة السادسة كن بريقة منسجم مقصدي بيتيا التعاون الإبداعي تعاون شوازي هي زود زاري واهي تبشابكا إنسان لتعاون هاريكاري رنگ بأسلوبة خوي خلشي لدوري دور دكوتوا بلام هندك أسلوب هي دبي أتو بإبداع زارويا بخوارني لفيتش 500 ديناري كذا فلافل ونيا فلافل وأنت ماشي خلقتي كودك وبلام دوق خوش وكوبونوكو يعني آمادبون وكوبونوك يعني مهمة لا يعني كالروح يعني لذتك الروحي هي هناك أو خوارني كذا خوي ويا زاري وكوبونوي لسخينوي كتابك زاري وكوبونوي لسإيشة خير ويا أو هم إبداع لو كان روحي تعاون دروس بيتن خالي يشتر آخر خال
العادة السابعة: جدد طاقاتك، كن إبداعيا ولا تكن بدعيا. دائما إنسان إبداعي بتايبل لجيان إبداعي معناته يعني شتين وي بين كاراوا لون مناستا أتو مثلا لا بيمانجي ياخذ لكوليجي يان لبازارك إيش دكي يان للسوبر ماركت يان هر شوينتي خلالك دبين لشوينتي بطاني أتو لوين دري استفادتي بكي زود زاري واهيا أم يك أو تبيرستا جنس هي جنزك عندك جنس هي شورشك ده كان براتي بقدراي بنزام لا يخركيوا كهموي دوازده علم بن شهادي بروفيسور ودكتوران هي بقدراي أو جنز نعطاني إشكال يعني براسي أو كابر للروي عقيدة للروي ردان وشبهات كاكا أورو سوشيال ميديا مهمة ينا إيه جنزة وشي تو براسي كارامة لو باري ويا أتو أورو روجار روجي توا لو بواردا أسبي خود تاودي ويا كوات ليرة دا أتو كوا لو سوشيال ميديا بكاري ديني بروتي إبداعي بروتي نوي بدزوان بروتي زانستي زور براسي رولو دوري خود دبيني كن شامخا ولا تكن ماسخا دائما إنسان شامخ معناتها يعني وكو كالتيايك وكو يعني كستي زور ديار بي لنا وخلق نقبتويوا لنا عادات وموديلات وتقاليد وخلق كتير لدو خلق بي لا دائما إنسان روحي وتباس ماكد قيادي بي. من هم الأقوياء؟ من هم الأقوياء؟ أواني بهيزن شين بزانا إذن أنت قوي أتو بهيزي كملو ما دمت متمسكا ما دام كسشي خراجري دزقرتوي ببيامك أتو كسشي بهيزي بزانا تمشابكا زور كس هيا لقر روتشي رويشتيا 20 سال 50 سال 30 سال ويا بلام لأخيري بقشي ليدايا ويا هاتو نقطتين دري 0 أو رؤتو للنقطة الرقمية وادس بيدكي همو زيادة دطاني ليك ريقاب روي ميمة يمنا زور مهمة لوية تمسك يعني إنسان كالري حقي لو الرنبوة زور مهمة بطاني لو الرقايوة خوي ببين توا كسات يقلو خوي دروس بكاتر ما كنت صالحا ومصلحا كاتك خد بيني وتو كستي صالحي لداو أوهمو موزي فساد شقولي فساد كستي خد راقرتيا ناكا خوش الراقرتيا وهذا كي ببي خلق شرين شاندري تاك لبو خلشيكا ما سلكت الحق ما دام حق قلت بر الجماعة لوي ابن مسعود دفر الجماعة أن تكون مع الحق ولو وحدك جماعتي كاتودي لقر أهلي سنة وجماعة بي أويك لقر حق بي أقر تنها بتاقي تنيج بي طبعا بو شوية كتاي من هنا ببابتك بس بيجوي كتابين بزام سرنتو تيبيني وبيجنيالي زنابتان طبعا لو زيادة براسي مداخلات وشدنبو وقتك زور كم بو لو